بەهۆی خەرج نەکردنی شایستەداراییەکانیان ماوەی 2 ڕۆژە کۆمپانیایەکی پاکەرەوە بایکۆتی کردووە و ناو سنتەری شاری سلێمانی زبڵ و پیسی دایپۆشیوە. کۆمپانیاکە دەڵێت تا پارەیان بۆ خەرج نەکرێت ناگەڕێنەوە سەرکار. کێشەی ئێمەکەوا ماڵمان کردووە چینکە پارێزەکان مامانیان کردووە کێشەمان نەبوونی پارەیە، معاشمان لە کاتی خۆیان نایرێتێ، معاشمان دواکەوێ. کێشەی کۆمپانیاش نەبوونی سولفەی حکومەت سولفەی بۆ سەرف ناکات، لەوە کێشەکە دروستە بێت. کۆمپانیا قودرەتی ئەوەی نەما هەمانگە بچێ قەرزکە و پارە با بە ئێمە چاوەڕێی حکومەتە سولفەی باتێ، حکومەتی سولفەکە تاخیرەکات، ئەویش مەجبورە پارەی کرێکار تاخیر کات. کرێکاریش کە پارەی تاخیر بوو نایکە، چونکە مەبلەغێکی ئەوە زۆری نییە هەتاکو بڵێ وەڵاگە تاخیریش بێ بەشمەکات. 400,000 دیناریە 375,000. ئەم ڕێکەوتنە تا ئەم دقەیە بەڵێ پێشتر ڕێکەوتن کراوە وەریگرنی هەموو مانگە، بەڵام ڕێکەوتنەکە هەڵوەشە، یعنی جێبەجێ نەکرا. وعدیەوەمان وەگر هەموو مانگە لە کاتی خۆیان سولفەکەمان بنێ، بەڵام نایەن دەمێ بە بیانی بانقەوە دەمیاڵەن لە هەولێر سەرفی نەکردووە. کێشەی ئەم خۆڵ و خاشاکەش هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران. ئەگەر ئەنجومەنی وەزیران پارە سەرف کا بۆ سلێمانی بۆ خۆڵ و خاشاک، ئەم کێشەیە دووبارە نابێتەوە بەم شێوەیە شار ئەوە بۆگەن کات. ساڵی ڕابردووش ئەو گرفتە بۆ کۆمپانیاکان دروست بوو. ئەوان گرێبەستیان لەگەڵ شارەوانی هەیە، شارەوانی چەکی پارەی بۆ کردوون، بەڵام بێڕەسیدە و بانک پارەی تێدا نییە. ئەمانە دیمەنی سنتەری شاری سلێمانین کە لە زبڵ و خاشاکدا بۆگەنی کردووە. کرێکارێکی پاکەرەوەیە، ئەو دەڵێت 2 مانگە موچەم وەرنەگرتووە، لە خانووی کرێدام، بەبێ پارە چۆن بژیم، بۆچی مافەکانمان پێ نادەن. پارەتان ئەم مانگە وەرنەگرتووانی؟ وەڵڵاهی نزیکە 2 مانگ کاکەگیە، نزیکە 2 مانگ، ئەمە 14 ساڵ لێرە ئیشەکەم. ئەم بەرنامی خۆم ساعەتی 5 بەیانی حتا ئیستراحەت بوو 1 ساعت 12 و ئیشەکەم، دوایە 12 و ساعت 2، دوایە ساعت 2 استراحەت ساعت 6 بەیانی بە 12 شەو. وەزەتان چۆنە بۆ بێپارەی؟ توڵێ من 2 مانگە پارەم وەرنەگرتووە، ئەیکەواتە بۆ خواردن چی ئەخۆن؟ چۆن ژیانتان بەڕێ؟ وەڵڵاهی خاڵە من خۆ ماڵ کرێچم تقریبان 2 ساڵ، گیانمان خۆش نییە. تا ئێستا حکومەت و لایەنی پەیوەندیدار لەسەر ئەو گرفتە نەهاتوونەتە دەنگ. شارەوانی سلێمانیش ناوشاری سلێمانی پاک نەکردوێتەوە کە دەبوو لەم حاڵەتەدا ئەوان ئەوارکە بگرنە ئەستۆ. بەهۆی خەمساردی حکومەت و ئیدارەی خۆجێی سلێمانیش ئەمە دۆخی نێوشاری سلێمانیە. ڕامی عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.